دیارە ئێوارەی کاتژمێر 4:45 ڕووداوێک لە کارگەی ئاسنی سلێمانی ستیل ڕوویدا بۆ هۆی گیانەدەزانی کرێکارێک و بریناربوونی 4 کەس. دیارە ئەو کەسەی گیانی دەدەزاوە هەر پێنجان کرێکاری بیانین. ئەو کەسی وفاتی کردووە ئەوە ڕەوانەی تۆبعەدلی کراوە، برینارەکانی شارەسەریان بۆ کراوە لە نەخۆشخان. برینارەکانی نەحتیادی ئێست هۆکارەکە تەقینەوەیەک ڕوویا و دیارە تەقینەوەکەی مەسەر ناتوانین بڵین شێوازی تەقینەوەکە چۆن بۆ لەبەرەوەی تیمەکانی پەیوەندیدار بۆ ئیشەوە سەرقاڵی لێکۆڵینەوە و ئەوان ئەنجام بۆ ئێمە بۆ کۆنجومەنی ڕێکخراوەکانی بازیان ئەلێرەدا و لە بەرچاوی ئێوە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە دوا کێشە بێت، خوێنی هندیەک و کوردێک و فارسێک و عەرەبێک و عەجەمێک بۆ ئێمە هیچ فەرقێکی نییە. داواتان لێکەین بە زووترین کاڵدێرە دیژنەیەکی ڕقابەی وامان هەبێ ئەجیزەیەکەوە پشکنین بکات بۆ ئەو ئاسنە شکاوانەی کە هێنە ناو ئەم کارگەیەوە بۆی ڕۆژێک لە ڕۆژان خوا نەخواسە حاڵەتێکی تەقینەوە دروست نەبێت لەم کارگایە بێتە باعیزی ئەوەی کە دەیان کەس گیان لەدەست بدەن.